من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشک و برانی لەدڵا شیرین. شاد و کامرانی ئەم جارش بۆ خزمەتکردنی هەژاران و نەداران بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. لاڵقەی ئەم جارەماندا سەردانی قەزای کۆیەمان کردووە. ئەمانەوێت ناهەمواری و ناخۆشی ئەم خانەوەرتان پێ بناسێنین، بابزانین گرفتاریان لە چییە و پێویستیان بە چییە بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بۆیان جێبەجێ بکەین و لە ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیان ڕزگاریان بکەین. وەک خۆتان هەمیشە خزمەتی هەژاران و نەدارانتان کردووە لە ڕێگەی بەخشینەوە، بۆیە بەخشین شار بە شار و دێ بەدەی ئەم کوردستانە ئەگەڕێت. لەکوێ هەژارێک هەبێت، بێ باوکێک هەبێت، نەخۆشێک هەبێت کە پێویستی بە ئێوە بێت، ئێمە ئەگەینە لای و ئەی ناسێنن بە ئێوەی ئازیز و خێرخواز و خۆشەویست بۆ ئەوەی گرفتەکەی بۆ چارەسەر بکەین و بە هەمومان بتوانین ببینە فریادڕەس و ناهەمواری و ناخۆشەکانی ژیانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. با هەمومان پێکەوە چەند خولەکێک گوێ بگرین لەم خانەوادەیە، بابزانین ژیان و گوزەرانیان چۆنە و پێویستیان بە چییە و چۆن ئەتوانین بە هەمومان هاوکاری و کۆمەچیان بکەین بۆ ئەوەی لە مەترسی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیان ڕزگاریان بکەین. ناوم بەدری عەلی معروفە، لە شاری کوێ دەژین لەگەڵ ئەو پیاوەیە. خۆمە ئەو پیاوە لەم خانوویان دوو بە دوو ئەژین. ئەرەوەڵە کەسێکەمان لەگەڵ نییە، وە خۆمانین. ئەوە حاڵەکەمان ئەوایە و نەخۆشم و چەند ساڵە دەوری 30 ساڵە بێ دەبورامەوە بەسەر ئاگرا بێ و بەسەر ئاوا بێ و بەرە بوومە وەختێک بە هۆشدا هاتمەوە، یان دەیان لە خەستەخانە دیان بمە خەستەخانە بە هۆشدا هاتمەوە. وەختێ یان جار وا هەبوو ئەوا دەستم لە جلەکانمەدا تەڕ بوو، ئاگام لە خۆم لە ئاو بوایە و خۆم کردایەوە ئاگام لێ نەبوو. وەختێ بە هۆشدا هاتمەوە ئیتر هیلا بوو، شەو ڕۆژێ دەکەوتم ئینجا بە هۆشدا هاتمەوە و دەم پێم دەگرتەوە. بەخوا جارێک ئاگرم تێبەر بوو بوو ئەیرم هەموو سوتا بوو. منداڵێکی کچەکەم لێرە چاوی لێوە بەسەر غازە بەرەو بوو. ستڵێ ئایم پیا کردبووم بەهۆش هاتمەوە، ئەوانم هەموو تەڕ بوو. گوتمەوە بۆ لەشم تەڕە، گوتیان ئاگەر لێ نییە ئاگرت تێبەر بووە، ئێمەم هەموو سوتا بووەمانە جلکەکانم، گۆشتەکەم نەسوتا بوو ئیرادەی خوا. ئەرەوەڵە جاری کە کتریاوم بەسەر ڕشا بەدەستمەوە بورام و بەسەرمان ڕشا مندم سوتا. ئێستا چیتە دایک؟ ئێستا کە هینە دڵم نەخۆشە، هیلاکم هەناسەم سوارە بێ، هێزم تیان نییە بڕۆم بەڕێیە. دوێنێ تا سەر ئەو جادەی چووم لە ئێوارەوە هیلاکم، هێزم تیان نییە بڕۆم. خوا دوێنێ گوتم لەوانێ جەوری لێدا بێتم، هێزم تیان نەبوو ئەسمە پێ. خەڵک هەموو دەزانم چەند هیلاکم، چەند دکتۆرم کردووە، چوومەتە سلێمانی، چوومەتە هەولێر، چوومەتە مووسڵ. بەخوای چەند دکتۆرم کردووە، یەک دکتۆر نەیەزانی ئەو دەردەمان. بەو ماوەی دوایی پارەکە چوومە دکتۆر، هیلاک بوون. دکتۆر هێمن گوتی بڕۆ بۆ هەولێر، بناری بۆ هەولێر. لێ گوتی پارەکەت حازر بێ، لەگە قەستەرەکەی عەمەلیاتەکەت بۆ دەکەم. پارەم نەبوو، ئەوە دە هیلاک بووم. ئەوە لە پارەوە من لە پێکەوتومەوە و هێزم تیا نییە بڕۆم بەڕێیە.
هەر ئەوەتانی دەتوانم بڕۆم هێزم تیان نەماوە ئەرێ بەخوادەندە هیلاکەم ئەوە دەردە سەریم دیوە ئەو 30 ساڵە بێ من نەخۆشم بەس لە پارەوە لە مانگی یەکەوە من دکتۆرەکەم لە خەستەخانە جیازم لەسەر وتیان بە ئەسحاب بوو سلێمە بۆ هەولێری بنێرن دوای عیسا وتی بە ئەسحاب نانێرم بە سیارە دەینێرم بە سیارە بردمێ کۆی دڵی بۆ کردم گوتی وەڵا ئەگەر لەگە پارەکەی حازر بێ لەگەر قەستەرەکەیە عەمەلیاتی دەکەی نەبوو پارەکە نەبوو قەستەرەکەت کرد قەستەرەکەم کردووە بەڵێ قەستەرەکەم کرد گوتی دەمارەکەی نەگیراوە هینی دڵی گەورە بۆتەوە سەمامەی دڵت شەمامەی دڵم گەورە بۆتەوە هین نابێ بۆ هەتا عەمەلیات نەکرێ بەرەبەرە گوتی ئەگەر نەیکەی خراپترە بی جەڵدت لێ دەدا لە ترسا نایرم هیچ بخۆم بەخۆ نایرم حەق لە شتێ بخۆم دێم نەک جەڵدم لێدا مام حاجیگان ژیانتان چۆنە ژیانتان چۆنە وەڵی ژیانمان کورتە خراپە بەخۆی بۆ خۆم نەخۆشم 20 ساڵە چۆکەم ژان دەکە وەڵی پیرێژەکەم نەخۆشە 20 دانە ساڵ دەبورایەوە 20 قورئان گوێ لێیە ئەلێرە قەرابوو بیکەنەکەنە ئەندامە هەبوویان نەکردم حاڵی هەولێریان کردم لە هەولێر بەرەقەکەم تەسلیم بەرەقەی چاندامی وتیان بڕۆ لە هەولێر تەسلیم کرد وتی خاڵ ئەوش نەچیت وتی بۆ خوای 20 ساڵە دەبورێت حەز دەکەم 20 شادت بۆ دێنم 20 ساڵە دەبورێتەوە گوێن لە برای خۆتە وتی بڕۆ دووشەم وەرۆ بۆ دەکەین دووشەم چوومەوە بەنای ئەو خوایەکەمە وەرەخیان لە تاقێک دامەوە وتم هیچیان نەماویتی وتم کاکە من خوێندەواری من نییە نازانم وتی هیچی نەماوە خاڵە بی بۆ کۆی هێنامە لێ لە کۆیە نییە ڕێعایە لە ناو شار بوو باری کرد هاتە سەر جادەی کۆی ئەو جادەی خراپە ڕێعایەکە لێ وەڵا وەرەقەم تەسلیم کرد لێوێ وتم وەڵی کاکە ئەوە وەرەقەیە وتیان دەخاڵێ وەڵی ئێستا هیچی نەما تا 6 مانگ مێوە ئەزە وەرە مەعاشەکە وەگرێ جاو مەعاشە ئەو تۆزە مەعاشە بۆ خواکەندا لە کەرەمێ خوای زیاتر نەبێت لەو چکی ئەمە شک نامێنەوەیە لەبەر نەبوونی عەمەلیاتی دۆ من نەکرد ئارە وەڵا نەبوو بۆم نەکراوە کە پارە نەبێ بە پارە ناکرێ مەعاشم نەبێ و چەند ساڵە حەولە دەم مەعاشم بۆ دەرنەچوو نەچوو ئەوە پیرەمێردەش ئەوش بەخوا بای حەبوو دەرمانەکەی خۆم خۆی ناکە بەبێ کرێ سەیارەی ئەم لاولاش هیچ بکە داوای چەند دەکەن بۆ عەمەلیاتەکە وەڵا داوای ئەوەی هەولێر دەبوو ئەوە 5 ملیۆن بەس بەخوای بە 6 دەرناچوو بەس عەمەلیاتەکەی و مەسرەفەکەی بە 6 دەرنەدەچوو ئەمەی سلێمانیش بەخوا بە 5 دەرناچێ ئەی خۆتان چیتە هیچتان هەبوو هیچمان نییە نا وەڵی ئەگەر خەڵکی خێران پێ بکەن دەنەمەخوای من هیچ چون پێ ناکەم کاسبکارتان نییە کەس نیشتان بۆ بکەم نەوەڵا کەسمان نییە نەوەڵی یەک منداڵ نیەتی برێم پارەیان هەیە بمدەنێ نابەخوای ئەوە حاڵەکەمانە کاکە ئەگەر تۆ عەمەلیاتەکە دوا بکەوێ ژیان لە مەترسیدا بێ وەڵی ڕۆژ شەوێک نییە من هەتا بەیانی برێم ئەو شەوەکە دەخەم شەو هەیە هەتاوەکو بەیانی ئەوەدا دەنیشم هەتاوەکو سەعات 3:30 دادەنیشم ئەنجا نوێژەکەمەکەم سەرەکەمە سەسەلین ئەگەر نا دەقەی دەخەوم ئەو هەر ڕادەپەڕم خوێنەکەم ڕادەوەستێ 1 دەقەیەکو نیم سەعات بخەوم دەستم سڕە بێ قاچم سڕە بێ خوێن وتیان نامێنێ هیچ خوێنەکەم ڕادەوەستێ
ڕانەپەڕم جاری وهەیە دەیم دەم خوار بووە لەوەندە هیلاکە بوو ینی کە ئەخەوی خراپترە بێ خراپترە بمە خەوم لێ بکەی نایێرم خەو ئەوە ئاگای لێ هەموو جاری بەخۆی شەیە ئەوە دادەنیشم ئەلو دەبێدا بنیشم ئەوە پشت بە دیوارەکەەوە دەم هەناسم سوارە بێ هەناسم ئەوەندە تون دەبێ دەبێ ئەوە دەمکەمەوە دانیشم وەڵی ئالێرە شەو هەیە تاکو باوێ دەخەوێت لە کاتێکە ڕادەپەڕێ گوێ لە برای خۆتە دەرێ وەڵای خوێنەکەم ڕادەوەستێ گوێ لە برای خۆتە شەو هەیە لەسەی دادەنیشم لەنە خوای هاوار چکە نەبورێتەوە گوێ لێە ئەجا ئەوە خۆی نەخۆشە نەخۆشی دڵیتی گوێ لە برای خۆتەوتە لەوە نووسراویشە نازم دەماری دلی گیراوە نازانم چییە من ئەوە خێرخوازە یارمەتیمان نەدا بەخوا ئیختیارمان نییە پیا و ڕاست بڕە ڕاستی حەبیبی خوایە گوێ لە برای خۆتە ئەجا ئەو وەرەقەی ئەوەی هەولیای وەرەقەی دامی وتیان بڕ بۆکن خێرخواز بەزاتێ خواستەی خێرخوازم کرد بەزاتێ خوای دەرهەمێشان نەدامێ وتیان پارەمان نییە گوێ لە برای خۆتە ئێستا کەرێمی خوای ماوە دەمەتەسمەتەمای خوای ئەوە خوا خێرتان بنووسێ ئەوە شتێکمان بۆ بکەن و چی ئەڵێ بە خێرخوازان چیتان بۆ بکەن وەڵا ئەوە یارمەتیەکمان بدەن ئەوە خوا حەزکە ئەو ئەمەلیاتەمان بۆ بکەن و پیرێژن ڕزگاری بێ و ئینشەڵڵا و بەتەمە ئەو خوای گەورە و کەرێمی ئەو خوای نەبێت خوا شک نابێت ئەگەر ئەمەلیاتەکە بکەیدا گیان دکتۆرتی چاکەبی ئینشاءڵڵا وەڵڵی دەیبوو چا دەبی هەڵێ ئەگە ئەمەلیاتی بکەی چا دەبی ئەوەی دکتۆرانە وا دەڵێن دێن چا دەبی و ئینجا ئەوەش خۆی گەورە دەزانی وەڵای هێزم تیان نیوە ئەس ئەوانم نیە جا دوێنێکە نیمەڕۆ هەستامە پێ دەستمە دیوارەکە گوتم بە قورعان جەڵدی لێدامەوە بۆ قاسم ژناکە هێزیتیان نامێنێ هەستمەکەی وەڵای ئەو دەستانم نییە ئەو دەستانم ئەگەر خەوم بێ بکەیە بەسەریا دەخەوم ئەگە بەسەرشیان نەخەوم ئەسە پشت بخەوم باشی سەرکەمە سەرینەکە نیو سەعات جارێ دەبێ دانەنیشم خوێنەکەم هین نابێ ئەگەر بگەڕێم بە پێوە بم قلێ بگەڕێم باشتر خوێنەکەم دەڕوە دەقە و جارێ خوێنەکەم ئاگام لێ دەگەڕێ نازانم دەگیرێ دەمارەکە دڵم ڕان دەوەستێ خۆشم نازانی چییە داگیان بەردەوام عیلاجەکڕی حەبوو دەرمان دەکڕی ئەرە وەڵی حەبوو دەرمانم لێ نەبڕا وەڵی ئێستا دوو حەبە دەبێ هەتا ئەو ماوەیە حەبێکم دکتۆر گوتی دەبێ ئەو حەبە هەتا دەمری بخۆی ئێستا لەوتی چۆتمە هینە بۆ عەمەلیاتەکە دکتۆری ئەوێ گوتی مێخۆ خوێنەکەت تون شلە بێتەوە دوای نزیکە بی خوێن شلەکاتەوە ئەوەیان دەبوو هەتا گوتی هەتا دەمری دەیخۆی کەسی ئێستا ئەوش گوتی مێخۆ لە خوێنەکە شلەکاتەوە ئەگەر بێت و عەمەلیات کرێ نەزیفە بی ئەو حەبە بخۆی خوێنەکەم توندە هینە خوێنەکەشم ئەوە ناخیستە دەستش ناکەی عیلاجەکان گرانن ئەرۆڵە عیلاجەکان بەخوای حەبێکم دەخوا قلی بە 5,000 ئێستا نایێرم بخۆم ئێستا وازم لێ نابوو پارە نی بکڕم پێی بە پارە ناکردرێ ئەتو ساڵێک قلی بە 5,000 بچۆ بکڕەوە بووی خۆ بزانم چەندێکەکە خۆی ئەوە لە خزم و وینم قلق لە یارمەتیان نەدام پاریان بۆ دەناردم
جاوی بوو بۆیان دەناردم بە عیلاجەکان تێدا ئەوانە بواە هێنم نەبوو ژیانم نەبوو. دایگیان چی داواک تێ لە خێرخوازان چی بۆ بکەن؟ داوای دەکەم لە خێرخوازان ئەو پارێن بۆ کۆ بکەنەوە و خێریان دەگاتیەوە ئەو عەمەلیاتم با دوانەکەی بکەیتە دوا بکەیە لە پێ دەکەوم نەک لە ناکای ئەکە جەڵدم لێدا دکتۆر دەیگو دەبێ ئەگەر زوو خەم لە خۆت نەخۆی جەڵدت لێ دەدا. ئەرە وەڵای ئەوەندە داوا لە خێرخوازان دەکەم لە ڕای خۆی گەورە ئەو بۆ بکەن و ئەو عەمەلیاتم بۆ بکری. هیچ دەسەڵاتم نییە، هیچم بەخوا پێ پەیان ناکرێت 250 پێ پەیان ناکرێت. پیاوەکەشم هەر ئەو هاتە بەخوا 250 عیش بۆ ناکرێت. ئەوە شوورۆیەکی لەو سەجادەیە بۆ نایەتەوە بۆ ماڵی. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بەخشین ئەو دەرگایەکەوە نەخۆش و هەژار و بێباوکەکان چاوەڕوانی ئەکەن بۆ ئەوەی لە ڕێگەی بەخشینەوە ئێوەی ئازیز و خێرخواز و خۆشەویست لە نەهامەتی و ناهەمواری و ناخۆشەکانی ژیانی هەژاران و نەداران حاڵی بوون و دواتر بە هەمومان هەماهەنگیان بکەین و هاوکاریان بکەین تا ژیانێکی خۆشگوزەران و تەندروستیکی باشان بۆ ئەگەڕێتەوە. بەخشین ئەمڕۆ لە شاری کۆیە سەردانی ئەم خانەوادە نەخۆش و هەژارەی کردو بۆ ئەوەی بە هەمومان بتوانین ساڕێژی ناهەمواری و ناخۆشی و ناهەمواری ئەمدای حاجە بکەین کە ساڵانێکە خۆی باسی کرد تەندروستی باش نییە و ڕۆژە دوای ڕۆژ تەندروستی خراپتر ئەبێت. ئاماژەی بۆ کرد کە ناتوانێت تەنانەت بخەوێت لەبەر ئەوەی ژانی لە مەترسیدایە. دکتۆرەکان پێیان وتووە ئەبێت لە زووترین کات نەشتەرگەری بکەیت و نەشتەرگەریکەشی 5 تا 6 میلیۆن دیناری پێویستە. بەڵام لەگەڵ ئەوەشدا 140,000 خێرخوازیان هەیە هەموو ژیانیان بریتیا لە دابینکردنی 140,000 دینار. ئاخۆ 140,000 دینار بەشی دا و دەرمان و عیلاج و پێداویستی ماڵیان بکات یاخود کۆیکەنەوە تا چەندین ساڵی تر ئەم نەشتەرگەری پێ بکەن. بۆی ئێمە لە بەخشینەوە داواکەین لێوێ ئازیز و خێرخواز و خۆشەویست دا حاجی لەو مەترسی و ناڕەحەتی و ناخۆشی ڕزگار بکەن کە پێویستی پێێتی لە زووترین کاتدا نەشتەرگەری بۆ بکرێت. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەین لە حاجی خۆشەویست نەشتەرگەرێکی بۆ بکرێت و لەو هەموو ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی و ترسناکی ڕزگاری بێت. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. نعم سلامة سلام حسن الله. اي والله فقير بو او يخلى بداتي نيمة. أنا والله او يخلى يامتي مدى نيمة. ايش تسرتي؟ ها؟ ايش تسرتي؟ والله ايش محرم عليك يا لو تقريبا هش ما قلنا بدارهم ايش كم؟ نعم اخوي. ام حباني شي؟ او حبان السرحة الخزانة او السرحية. او باي 15 زايد. أنا بقى. خانو بيكو خود. لا والله بكري. خزانة بلا خزانة اويدا. ما عندي 120 زارده. أنا والله. والله إدارة بخوا جيران نبي وخلنا بي بخوا نيمة. أنا والله. شو نم بارانه؟ والله استكابر دون زايد أوكي.
ئەرە بەڵ ئەوە ژیران لەیدا و خەڵ لەیدا بەخوا نیمە خێرخوازی بەخشین بەڵێ بەڵێ بەڕی ملیۆنی دینارمان وەکو هاوکاری بۆ جەنابەتێنەوە دیارە ئەم هاوکاریشی بەڵێ خێرخوازانە لە ڕێ ئێمە ئاگا بەدەستە بەڵێ هیوامان وایە بتوانی بەشێک لەو وەزع دارایی و وەزعی تەندروستی خۆتانی پێ جێبەجێ بکەیت. بەڵێ ئەخوا خێرتان بسێ ئامانەتی خوابی شەڵاخوا ئەوەی ترداتان هەتە مورد پێغەمبەر ئینشاءڵڵا دەمای خوای گەورە خوا خێرتان بسێ. من ناوم هیوا شکر عەزیزە خەڵکی شاری کەرکووکم گەڕەکی شۆرچە نەخۆشیمێ شە لە دەمەغمێ ئەو سەر ئەو حەبوو دەرمانانە گەرێ بخۆم ئەوە نەخۆم سەرم سوورە خۆم جا داواکارم لە خێرەومەن و دەستگای بەخشین و ئەمانە بەشک و هاوکاریم کەن ئەو هیچ نەبێ ئەو حەبوو دەرمان شتە بکڕم مەحاشم نییە بەس مەحاشێکمەیە لە کوردستانەوەش ماگی 90,000 بەس چیەکە بەخوا بەس ئەو حەپانە بای 100,000 دکتۆر مفید بە مینوسیە ئەوەی لە ئەنزباتیە اینجا بەشک و خواب کە هاوکاریم کەن مەشک و لەم حاڵە لە پاکەوتووە نەجاتم بێ و بۆ خۆم منیشەکەەوە خەڵگە بسمە دەرەوە بۆ خۆم و ژیانێکمە بێ و لەم ڕزارەتە نەجاتم بێ و وەزم زۆر خراپە خۆمش کرێچین بەخوا. دەستگای خێرخوازی بەخشین توانیمان بڕی ملیۆنێک دینار هاوکاری بۆ جەنابەت بێنین هیوادارین بتوانی هەم دەرمانی پێ بکڕی هەم بەشێک لە کەم کورتەکانی ژیانتی پێپڕ بکەیتەوە فەرموو. ماڵتان ئاوا بێ زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم یاڕەبێ سەرکەوتن بن و ئاوە دایمە چاویان لەم نەقوستان و کەم دەرامەتە بێ و بەخواوە خێرێکە بەقی حەجێکە یعنی زۆر یعنی زۆر ماڵتان ئاوا بێ و هەتا ماوین یعنی لەشتان سا بێ و خوا لە خێری دەرنەکاو ئەوانش کەەوە ئەو خێریان کردا پاداشتیان زیاد پێەوە. من ناوم ئیمان جەلال کاکە حەمەیە ماڵا لە لەتیفاوای دانیشم خۆم لە دەستقاچان نوقسانم ناعیدم تەواو لێ گوچیلم تەواو لێ دەمودگان تەواو لێ ئەچوو بە سەیدەلەکە حەب بەدەنێ ئەزانم نەخۆشم و فەقی حاڵم هاوکاری بەکەم ژنەکەشم عینەوە خۆم لە دەستقاچان نوقسانم کرێچی ئەوەی خەڵک لەمانداتە لیمانە بۆ خوا هیتر دەستمان ناوە کرێچی نەخۆشین و نقصانی نوتگە زۆر زۆر سپاس بۆ کەناڵە بەخشینە جانا بەوانە هاوکاری ئێمیان کرد چەندە هاوکاریمان بکەن هێشتا بەشە هێشتان زۆر بۆ ئێمە باشە چونکە ئێمە من ناتوانم ئیشکەم وەگنیوە زەلامم ناتە گەلێ گوناحم ئیتر چەندە یارمەتیم بدەن ئەوەی لە دەستی دەرێتێ ئەتوانێت یارمەتیمان بدەن ماڵیان سەد جاوا بێ بۆ کەناڵە و بۆ نەفەدانش ماڵیان سەد جاوا بێ. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەڕی ملیۆنی دینارمان بۆ بەڕێستان هێناوە بۆی بتوانین هەم حەقی بە بکڕن هەم بتوانین شتومەکی ناوماڵی خۆتانی پێ بکڕن و بتوانین بەشێک لەو کەم کورتیانی لە ژیان و گوزەراتان هەیە پێ بکڕن. دەستان خۆش بێ و ماڵتان ئاوا بێ ماوە وشی هاوا بێ وان نادێتی ماوەی وش هاوا بێ عەزتان کێشا ڕەبی خوا بێنێتە ڕێگەتان بەخاتر قورعانە خوا لێوە غازی بێ لەوانش غازی بێ خوا بێنێتە ڕێگەتان براکە خوا سەدوانتان بگات. اسمع ماجد حسابك لا كركوك إن شكري إن جلدي السلم إن سرطان يترحول نخوشي چی جلدي دايل السلم شكر ما سرطان ما کەسم خۆش شکەوم ئینتراهۆی نەبراکەم بەخوا بەزە خوا گەورە بە شکەوم بەخوا براکەم حاولم بۆ ڕیعایەتدا پێ بچۆی دنیام کرد ناومە بێوەژنی هاتەوە
ئەم خانووەی وای جار دانیشتمێن مارێ بۆتانی لەو دەک چەنە دەیمان نەوەت گایەکیانەوەی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەڕی ملیۆنە دینار هاوکاریمان بۆ تۆ هێناوە بۆی بتوانانی هەم حەپی پێ بکڕی هەم کرێ خانووی پێ بدەیت و هەم بەشێک لە ژیان گوزەرانی خۆتی پێ یا ڕەبی براگەم خوا بێرێ تێڕێت یا ڕەبی خوا بێرێ تێڕێت منیش پێ نەزانم خوا پێزدا براگەم ئەو خوا گەورگە بێرێ تێڕێت نام شیرین ستار محەممەد دەستمان ناڕوە بەخوا خەڵک خێرمان پێکە مناڵەکانم ئیشی نییە دووەم ئەوەی ئاوکاریمانەکە بەخوا لە توانامان نییە باوکم و دایکم لامە حەپیان بۆ سەنم عیلاجیان بۆ وەرەگرم تر باوکم جاڵدەلی داوە دایکمش فکری ڕۆی وە هەر ئەڕوە دایکمە بەم بۆ دکتۆر باوکمەوە جەڵدەلی داوە لە بانجیە بە عاربانە ئەی بەم و ئەیهێنم تر من هینمان نییە مەسرفمان وان نییە مناڵەکانم ئیشی وان نییە خێرخواست دەستی خۆش بە و ئەگەر چی لە دەستی دەرەچێ بمانداتێ و خانیەکەمان بۆ چاکەن زۆر زۆر مەمنونیانە بین و ئەمە لە دەستگای خێرخوازی بەخشین توانیمان بە ئاوکاری خێرخوازان بەڕی ملیۆنێ دینار بۆ ئێوە بێنین بۆی بتوانن هەم دەرمان بۆ باوک و دایکت بکڕی هەم بتوانی بۆ شتومەکی ماڵەوە سەرفی بکەیت بەڵێ دەستان خۆش بۆ زۆر زۆر مەمنون ئێوەم و مەمنون ئەوانم کەوە ئاوکاریمانەکەن بۆ باوکم و دایکم بەخوای دەمە عیلاج و بۆ مناڵەکان سەرفێکەم و زۆر زۆر مەمنونم دەستان خۆش بێ و خوا ڕزق ئێوە ئەوانەش بدا کەوە ئاوکاریمانەکەن من ناوم حکمە طالب جەلالە کوڕەکەمیش عەبدوڵڵای ناوە لە کەرکووک بەڵێ لە گەڕێکی پەنجعەلی ئەو کوڕەمشە پۆلی سێی متەوەسەیە عەبدوڵڵای ناوە هەرە کوڕەمان هەیە بەڕاستی ئیستا تووشی ئەم نەخۆشیە بووە نەخۆشی قۆڵۆنێتی ئەمە ئەمڕۆ ئیسەوە لەم کاتەدا ئیستا حالیان لە ژووری عەمەلیاتە پێنجەمین عەمەلیاتێتی بۆی بکەین لەبەرەوەی دوو جار ئەم کیسەی کۆلستۆنێ بۆ دانین هەر نەجاحەت ناهێنێ و ئەیگەڕێنینەوە تقریبا ئەوە نزیکەی ساڵنی وە زیاتر ئێمە هاین بەدەستیەوە کیسەی بۆ دەکڕین و ئیتر چی بە هاوکاری خەڵک بێت و چی بە کیسە پێیاکردن بێت لە چەمچەماڵ و لە کەرکووک و ئیتر زۆر کەس بەڕاستی هاوکاریمانی کردووە بۆ شتانە بڕێکمانیش بە قەرز دەبر کردووە بۆ ئیتر هاوردمان تا ئەم مەرحەلەیە ئیتر ئینشاءڵڵا خوا سایدی کابمان بەشکم نەجاتی بێت ئەم جاریانە ئیسا حالیان لە مستەشفای ئازیئەدیە لە ژووری نەشتەرگەری ئەمانە هەمووی ئیکسپایرە کیسەی کۆلستۆمی پێ ئەڵێن لە هین پەیام کردووە بەڕاستی لە ناو خۆڵ و خارچاکە دۆزیمەتۆ فڕیان داوە ئیکسپایر ئەوە تا ئیکسپایرەکەشی 2018 مانگی یەکە ئێمە بەڕاستی لەبەرەوەی گرانە ئەم کیسانە لە دەرەوە کە بیکری توانای ئەومان شەنیە بمان کڕایە یەک دانەی بە 7,000 حوت و ڕبعەکە خۆی ڕۆژانە لە لای کەمەوە 2 دانە 3 دانە سەرفەکات ئەیب نەبێت ئەو پیسە یەک سەرشێتە ناو کیسەکەیەوە ئیتر وەکو ئێمە نییە بڵێ طبیعی بێت ئەمە لا ئیرادیە ئەبێ ڕۆژانە 2 کیسە 3 کیسە بۆ گۆڕێت ئەمانە هەمووی لەناو خۆڵ و خارچاکە دۆزیمە تۆوەجبەیەکی زۆرم دۆزیەوە لەو ڕۆژۆ ئەوە هاو بەدەستمەوە هەموویشی ئیکسپایرە ئەو ئیکسپایرەکەیشێتی بەخوا ئاواتە هەمووی بەکارمان هێناوە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین توانیمان بە هاوکاری خێرخوازان بەڕی ملیۆنە دینار بۆ جەنابەت بێنین بۆی تۆ بتوانێ بیدەی بە داوا دەرمان بۆ کوڕەکەت و بەشێک لەوە عیلاجانەی کە پێویستە بۆی بکڕی فەرموو باشخوا جەزای خێرتان بدە یا ڕەبی خوا خێرتان بوسێت یا ڕەبی خوا مۆفەقتان کە بتوانتە من خێرە ئینشەڵڵا خوا سەرکەوتوتان کات ئینشەڵڵا خۆتان و قەناتەکان و هەموو کارمەندەکانی کەوا کارەکەن لەو کارەیە یا ڕەبی خوا پاداشی خێرتان بداتەوە خوا جەزای خێرتان بدا و خوا خێرتان بوسێ یا ڕەبی ناو مەسعود حەسەن محەممەد لە کەرکووک دانیشتوی پەنجعەلی وەڵڵی کێشەم باری دەرونیم تاوهین تاوا نییە و هیچم نییە و معاشێکمان هەیە بەشمان ناکە و خێزاندارم و بەخوا مناڵێکم هەیە هەردوو چاوی تاوا نییە و نقسانم
خانومان نییە و هیچ شتێکمان ئەوەی وا خەڵک خێرم پێ نەکات هیچ نیمە دەستم زۆر کورتە هیچ نییە ئێمە دەستگای خێرخوازی بەخشی بە هاوکاری خێرخوازان بڕی میلیۆنی دینارمان بۆ تۆ هێناوە دەرمانی پێ بکڕی بۆ مناڵەکان ژیان بەڕێوەبەری فەرموو خوا خێرتان بۆ بنووسی ماڵ خەڵکیش ئاوا بێ خوا خێرم بۆ بنووسی خوا لە بەڵام سبەندایاندا دەستخۆشی کەناڵی پەیامەکەم زۆر زۆر مەمنون لیان ماڵێن ئاوا بێ و خوا خێر ئەو خەڵکیشە بنووسێ خوا لە بەڵام مسیبەت لایەندا لە کەرکووک لە پەنجعەلی وەڵی کێشم بەس فەقەراتم و دەستم ناڕوا فەقەراتم عەمەلیات بکەم لە خصوصی و تر لە کریا دانیشتینەوە خۆمان لە عەسڵا خەڵک دووزینەوە سەد هەزار لەبەرەوە تۆزێ دوورە لە دوکان و تشتەوە وەڵی داوای 6 ملیۆنیە کرد دختەر ڕەنج ساڵە سلێمانی وتی بە 6 ملیۆن سێ فەقەراتت گەرێ پلاتینی لێخین ئیتر میش نەمتوانێت لەبەر دەست نەڕۆین و دەستم ناڕات و داگیانێمەوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بڕی میلیۆنە دینارمان بۆ هێناون بۆی بتوانن بۆ بژێوی ژیانی خۆتان بەکاری بێنن بەخێر بێن بەسەر چاو زۆر سپاستان دەکەم.